ئێستا هەر سەبارەت بەم بابەتە بۆی ئێمە بتوانین زیاتر گفتوگۆ لەم بارەوە بکەین. بەڕێز جەمال حسێنوالی کە بەڕێوبەری سامانی ئاژەڵە لە سلێمانی لە ستودیۆ لەگەڵماندایە و دوای ئەوەی کە ئێمە ئەم داتا ئامارەمان خسەڕ و لەگەڵ ئەویشا گفتوگۆ دەکەین. کاک جەمال بەیانیت باش و بەخێر بێت. بەیانی جەنابیشتان باش، زۆر سپاس بەخێر بێت. دوای ناوبڕێک ئێمە گفتوگۆکانمان لەگەڵ کاک جەمالدا دەست پێ دەکەین. کاک جەمال بەخێر بێت. جەمال حسێنوالی کە بەڕێوەبەری سامانی ئاژەڵە لە سلێمانی، بێگومان ئەم داتە و ئامارانەمان لە تۆ وەرگرت. من حەزەکەم لێرەوە بزانم ئێستا دۆخی بەرەمهێنانی هێلکە لە سنووری پارێزگای سلێمانی چۆنە؟ بەڵێ دیارە خۆت زانی هێلکە پێداویستێکی ڕۆژانەیە هەم بۆ هاوڵاتیان وەکو خواردن هەم بۆ سەناعات و ئەو کارگانی کە بابەتی هێلکە لە بەرهەمەکانیان پێگەین. بەداخەوە گەر بگەڕینەوە تۆزێ بۆ مێژووی تریش لە 2000ەکانە ئێمە پرۆژەیەکمان هەبوو، پرۆژەی هێلکەی خواردنی کەنەکەوە کە لابرا بەهۆی فراوان بوونی شار و کەوتنە ناو ماستەر پلانەوە. ئیتر پرۆژەی هێلکەمان تقریبا نەما لە سلێمانیا. لە سامانی ئاژەڵیش هەم بە سیاسەتی وەزارەتی سیاسەتێکی باش بوو لەم بوارە. خطەیەکی 5 ساڵی داڕێژا، خطەیەکی استراتیژی لە بواری سامانی ئاژەڵا کە لە 2009 بۆ 2023 بتوانرێ. بۆی کە بزانین باسمان لەوە کرد کە هێلکە ئەگەر بواری بۆ بڕەخسێ، یعنی ئەگەر بەرهەمهێنانی هێلکە بواری بۆ بڕەخسێ ئەتوانێ پێداویستەکانی ناو بازار پڕ بکاتەوە. ئێستا ئەوانەی کە هەیە وەکو ئێوە ئاگادار بن لە ناو بازارە، کاک جەمال هێلکای بڵێن ناوخۆیی لە ناو بازارە هەیە؟ بەڵێ طبعاً پێش ناوبڕەکە پێش و کۆنگرە ڕۆژنامەسی ویستم شتێک بڵێم لە پێش لە فراوانبوونی شارە ئەو پرۆژەی کەنەکەەوە کە هەمان بوو بەرهەمی هێلکەی هەبوو، خۆتەزانانی سە بۆ بەگەڕێک و چۆتە سنووری ڕاپەڕینەوە. ئەو پرۆژە نەما هێلکە نەما، بەڵام سیاسەتێک هەبوو کە چۆن ئیتر نابێ خۆشارێ تۆ پرۆژەت نەبێ. پلانێک داڕێژا تا ساڵی لە 2019 لە وەزارەتی کشت و کاڵە ئەوەی لا ئێمە پلانی استراتیژی لە سامانی ئاژەڵە داڕێژرا بە هاوکاری حکوومەت و کەرتی تایبەت بتوانرێ تا ساڵی 2023 بتوانێت ڕۆژانە ساڵانە 300 ملیۆن هێلکە بەرهەم بهێنرێ. خۆشبەختانە دوای قەیرانی ئابووری و 2019 بە تایبەتی دوای قەدەغەکردنی هێلکە بە فەرمی لە وڵاتانەوە ئەم خواز لەسەر دروستکردنی ئەم پرۆژانە زیادی کرد. وای لێ هات تەمەنم قەدەغەکردنە حکوومەتی هەرێمیش قەدەغی کرد لەسەر بە هاوکاری بە تەنسیق لەگەڵ حکوومەتی فیدراڵە. ئەمە کۆمەڵێەوە بەرهێنون و خاوەنکاری هاندا کە بێنە ئەم بوارەوە. خۆشبەختانە تەقدیماتێکی باش کرا، هەنێ پرۆژە وە کاراسانی وەزارەتی ژیانی دەوری خۆی هەیە، وای کردوانی ئێستا پرۆژەکان ئەوەی کە خەیاڵمان نەبوو کە پلانی استراتیژیمان تیادا نابێ لە 2023 زۆر لەوە پێشتر ڕۆشتۆتە پێشەوە. ئێستا 4 پرۆژە بە تەواوەتی مۆڵەتی وەرگرتووە. طبعاً لە ئامادە باشیان سیانیان هەر کارەکەن، بەداخوانێک گیر و گرفتیشیان هەیە لەو بابەتە. 11 پرۆژەش لە ژێر دروستکردنان، لە ژێر دروستکردنان هەنێکیان هەر مۆڵەتی سەرەتایی و ئێستا کە قسە ئەەکەین هەر لەم 1-2 ڕۆژە مۆڵەتی کۆتایی کەشفی کۆتاییان بۆ ئەەکەین بۆ وەرگرتنی مۆڵەتی کارکردن کە بە گەڕخستنی ئەم پرۆژانە بە دڵنیاییەوە سلێمانی ئەگاتە ئاستێکی باش لە بەرهەمهێنانی هێلکە. و چەند پرۆژەیەکیشمان هەیە و ئێمە وەکو باسمان کرد لە وەبەرهێنانیش بە پرۆژەی قەبارە گەورە پێشکەش کراوە. ئەم پرۆژانە لە ئاستی زۆر بەرزان کە بێت و ئەمانە بکەونە کار و هەچەند لە قۆناغی سەرەتایی و دروستکردنان بگەنە کار، ئەتوانرێ هەناردە بکرێ بۆ بازاڕەکانی تریشەوە. باش ئەو هێلکانەی ناوخۆشمان بەڵێ هەیە، بەڵام طبعاً لە هەنێ مارکێت هەیە بە ناوی جیاجیا پرۆژەکانمان هەن لە بازار هەر دیارە ئەگە تۆ لە
کەسێک بچێتە مارکێتەکان بڵێ هێلکەی ناوخۆ هەیە ئەبێ خۆت داوای بکەی هەیە نووسیوێتی بەس معروف نییە ناوە کە بەداخەوە نەتوانراوە ڕێکلامێکی واش بکرێت کە بڵێ ئەمە بەرهەمی کوالیتیەکەی کوێبەرچی وڵاتانی ترەکە بە دڵنیاییەوە کوالیتیکە هێلکەی خۆمان زۆر باشترە چونکە بۆ تۆ ئینتاجەکەی ئاسانتر گاتە بازار زووتر فرێشترە تۆ ئەوەی بەڵێ بەڵێ ئەوانەی کە دێت بەڕاستی چونکە تۆ قەدەغەیە ئەوانەی کە دێت سەرچاوەکەی نازانری و هێلکەش یەکێکە لەوانەی کە زوو خراپە بێ ینی بۆ تەندروستی ئینسان خراپە لەبەرەوە هێلکەی خۆمان بە دڵنیاییەوە هێلکێکی زۆر باشە ئەش بێ پارێزگاری لێ بکەین هەر هەمومان باشە ئەو گرفتانە چییە کە ئێوە ئەگەر بەدواداچوونتان بێ بۆ خاوەن ئەو شوێنانەی کە هێلکە بەرەمەهێنن دیارترینە و گرفتانە چیە کە ئەوان ڕوبەڕوویانە بێتەوە طبعاً پرۆژەی هێلکە پرۆژەیەکی زۆر زانستیترە و زۆر ئەرکی قورسترە وەک لە پرۆژەکانی ورترە لە پرۆژەکانی تری بواری پەلەوەر کە ئەڵین پرۆژەی هێلکە دوو بەشە بەڕاستی بەشێکیان ئێمە پێی دەڵێن پرۆژەی پەروەردە تەربیە ئەکرێ تاکو مدەیەک 120 ڕۆژێک دوای 120 ڕۆژ ئەم مریشکە دێتە چونکە فترەی ئینتاجی مریشێک بۆ هێلکە 500 ڕۆژە دوایەوە لەم پەروەردەوە ئەگوێزرێتەوە بۆ هۆڵەکانی ئینتاج کە لەوێ بەرهەمەهێنن یەکێ لەو گرفتە بۆی ئەمەم بۆ باس کرد یەکێ لەو گرفتانە ئێمە لەم سنوورا جارێن نەگەشتنێتەوە پەروەردە دروست بکرێت کە ئێستا خۆشبەختانە هەنێ محاولات هەیە کە خەریکن هۆڵی پەروەردە بکە وەکراوە بە مەرجی 6 کە ڕێیتر پرۆژە تەقدیم بکات پرۆژەی هێلکە دروستکە دەبێ هۆڵێکی پەروەردەش دروست بکە ئەمە یەکێک لە گرفتەکان کە مریشکیان تۆزێ ناڕەحەت دەست ئەکەوێ بۆ پرۆژەکانیان کە ئاگاداریشم کە پرۆژەی ترەکەوێتە کار پەروەردە لە شارەکانی تریارەمی کوردستان ئەمە گرفتێکی تر بەڕاستی لە ئێستادا ئالاف ئالیکی پەلەوەر ئالیک بە گشتی هەل لە بازاڕەکانی جیهانیشان نەک بڵین هەل لە لای خۆمانە سعری زۆر گران بووە کە خۆی لە ئالیکەکە لە بەرهەمهێنانی هەتا گۆش بێت یان هێلکە بێت لە سەتا هەفتای تێچوونی بەرهەمەکەیە کە بە ڕێژەیە گران بووە هەنێکی هەلێرە ئینتاج ناکرێ هەنێ مەوادی عەلەفیمان هەیە ئەمە تۆزێ قورسەکەوێت لەسەر شانیان لە ئێستا سوتەمەنی خۆتەزانی بە ڕێژەیەکی زۆر سعری گران بووە ئەمەش هەر گرفتێکی گەورەیە گرفتی ڕێگنەبوونی بازاڕیش خۆ ئێمە ئێستا کە باسی ئەوەکەین ترسەکەمان لە ئێستا نییە کە ئێستا پرۆژەکانمان خەریکنەکەونە سەر پێی خۆمان ترسەکەمان لە لە بە بازاڕیکردنە ترسەکەمان لە ئایندەیە کە ئەم پرۆژانە نەوەستن کار بکەن ئەم بە یاساش ڕێکخراوە خۆ پاراستنی بەرهەمی ناوخۆ دەبێ بیپارێزین ئەم ترسەمان لەوەیە چکە پرۆژەکان بەرەو تەواوبوونە ڕۆن بەرەو ئیشکردنە ڕۆن بەرەو ئەوە ڕۆن کە چاوی هەمومان لەسەرەتی هێلکەیەکی فرێژ هێلکەیەکی تازی بازاڕی ناوخۆیمانە بێ زیاتر ترسمان لە پاشە ڕۆژێتی کە ئەم پرۆژانە گەشە بکەن نەوەستن بۆیە گیر و گرفت لەو بابەتانە زۆرە بەڵێ جا چی بکەین چی بکرێ یعنی استراتیژ چییە بۆ ئەوەی کە تۆ دوورمەودا بتانی وا بکەی ئەم پرۆژانە پەچیان نەکەوێ ینی وا بکرێ کە ئیتر بتوانین هێلکەی خۆمان بەرهەمی خۆمان بەشی خۆمان بکات و هەم دڵنیابین لێی هەم کوالیتەکەی باشترە هەم لە دەریشەوە نایە بڵێ کار زۆرە یەکێ لە هەرە گرنگترێکن وەک لە قسەکانمانە باسمان کە بەڕاستی ئێمە کۆنتاکتی زۆر باشمان هەیە لەگەڵ خاوەن پرۆژەکان ئەوانەی کە لەم بوارە کارەکەن و بەردەوامیش بە دەنگیانەوەین هەمومان خۆشیان شایەتی ئەوەن هەش دقەیە پێمان بڵێن شەویش بێ خۆمان ئەڕۆین بۆ سەردانیان هەر لە بەرخاتری ئەوەی کە ئەم پرۆژانە نەکەون ئەمە وەکو لایەنە هونەریەکە ئێمە هەمووشل لایەنێکی گرنگتر وەک باسمان کە بەڕاستی بازارە کاغەنج بازار خاوەن کار کە پرۆژەیەکە کە سوودی گشتیە گرنگترین شت ئەوەیە کە پارێزگاری لێکە هەم لایەنە پەیوەندیدارەکانە ڕەخساندنی بازارێکە کە بازارێکی سابتی هەبێ کە بازار دڵنیایی بدا پێی کە ئەو بتوانێت تۆ 400,000 هەبێ با بە 400 بە توانای خۆی کار بک بۆ نمونە 400,000 من ئەوە گەر بزانێ بازارەکەی بەڕاستی بازارێکی ناڕێکە بازارێکی خراپە
ئەگەر 400,000 مریش پێچێ هۆڵێک تێگەکە هۆڵێک ئیش پێەکە ئەمەش تەسیرە کاتە سەر نسبەی ئینتاجمان لە بازارەکانە لەبەرەوە لە هەموو شت گرنگتر بە هەموو لایەنە پەیوەنددارەکەن گرنگە کە بازار بۆ ئەمانە ڕێکخرێ ئەمە دوو خاڵێکی تریش بەڕاستی هەچەند بەڕێز وەزیری کشت و کاڵ سەردەمی خۆی نووسراوی کرد بۆ وەزارەتی دارایی بۆ لێخۆشببوونی گومرکی بۆ هەنێ بابەتی علەفی کە ئەمە زۆر گرنگە بەداخەوە تا ئێستا نەچۆتە بواری جێبەجێکردنەوە کە ئەو لێخۆشببوونانە وەکو سۆیایە پرۆتینە پرەمێکسە هەنێ بابەتی ترکە لە پێکاتی علەفایە ئەگەر ئەمانەش بتوانرێ ئەو لێخۆشببوونەوە زیینۆ کرێتەوە بەڕاستی بچێتە بواری جێبەجێکردنەوە ئەمەش یەکێکە بێت کولفەی تێچوونەکە کڕینی علەفەکە لەسەر ئەوان کەمترەکاتەوە چونکە علەف ڕێژەیەکی زۆر وەک پێشتر وتم لە 7 تێچووەکەیەتی ئەم هەنگاوەش نراوە بەس پێویستە بەڕاستی بەجددی وەربگیرێ مەسەلەی سوتەمەنیش من پێم باشە ینی لە هەر لە دنیا وایە بە نرخی پاڵپشتی بێ بۆ ئەو پرۆژانەی ئینتاژەکەن ئەمانە پرۆژەی بازرگانی سرف نین شت ساخکەنەوە ئەمانە ئینتاژەکەن پێم باشە بەڕاستی سوتەمەنیان وەک بە هێنیش نایان دەنێ بە سەرێکی حکومی وا بیان دەنێ کە بتوانن تێچوو هێلکەشکەم بێ لە بازارش ئێمە بتوانین دەستە خۆش بێ یەکمانە بابەتە زۆر هەڵەگرێت کاک زەمان چونکە بەڕاستی هێلکەیەکێکە لەو خواردەمەنیانەی کە ڕۆژانە هاوڵاتیان بەکارهێنن و بەکارهێنانەکەشی تا ڕادێک زۆرە چونکە خواستی لەسرە بێگومان ئەمە لە تەوەری ترا لە بەرنامەی ترا زیاتر گفتوگوی لەسەر دەکەین ئێستا لەبەرەوەی کاتی بەرنمەکەمان کۆتایی هاتووە زۆر سپاسی تۆکەین کە لەگەڵمان ئامادەبووی بەڕێز جەمال حسێنوالی کە بەڕێوەری سامانی ئاژەڵە لە پارێزگای سلێمانی سپاس بۆی کە لەگەڵمان ئامادە بووی و دەستخۆشیش بۆ ئامارانی کە خستبووتە ڕوو زۆر سپاس بۆ جەناویشتان بەخێر بێت لەشتان سار بێت